وەکو مامۆستایان وانەبێژ لۆ چەندەم جارە گردبوونەوەی دەکەین و بەیاننامەش دەخینینەوە و یادداشتنامە داواکارەکانشمان بریتێ لەوەی کەوە مامۆستایانی وانەبێژ ساڵانێکی زۆرە خزمەتی نیشتیمان دەکەن لە ڕێگای پەروەردە و فێرکردنی قوتابیان و خوێندکارانی نیشتیمان و هەر لە قەیرانی دارایی و گەماروی ئابووری حکوومەتی عێراق لەسەر حکوومەتی هەرێم و نەبوونی یاسای بودجە لە هەرێم و نەمان هێشتووە کەرتی پەروەردە تووشی شکست بێت. پشکی شێرمان بەرکەوتۆ لە پڕکردنەوەی کەمی میلاکات لە کەرتی پەروەردە کە لە سەتابیستی کۆی میلاکاتی کەرتی پەروەردە پێک دێنێت بە درسۆزی و بە بڕەشایستەیەکی کەم بەردەوامی لەوانەبێژی. لە ئێستا ئێمە وەک نوێنەری سەرجەم مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین دەرگای دامەزراندن لە کەرتی پەروەردە بکاتەوە مامۆستایانی وانەبێژ بە هەمیشەی دامەزرێنێت چیتە درێژە بە چینایەتی نەدات لە کەرتی پەروەردە. ئەگەر وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم وەڵامی داواکاریەکانمان نەداتەوە درێژە بە خۆپیشاندان دەدەین لە کاتێکی دیاریکراودا بایکۆتی گشتی پرۆسەی خوێندن ڕدەگەینین نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان. ئێمە تەبعاً وەکو مامۆستایانی وانەبێژ بەگشتی لە کوردستان ساڵ بە ساڵ ڕێژەی مامۆستایانی وانەبێژ زۆر زیاد دەکەن تەمەن ساڵانە 300,000 مامۆستای وانەبێژ زیاد دەکەن. ساڵانی پێشوو 12,000 و 7,000 ئێستا بوویتە 23,000 مامۆستای وانەبێژ. يعني خەریکە بتە ئەمری واقع سەتابیستی کۆی کەرتی پەروەردە وەکو مامۆستایانی وانەبێژ پێشی دێنن. بابەتی بایکۆت طبعاً لەسەر وەڵام نەدانەوەی داواکارەکانمان دەوەستیتن ئەمە هەموو هەوڵەی خۆمان دەدەین هەموو ڕێگای کارێکی مەدەنی دەگرنە بەر کە گەشتینە کۆتا نقطە ئیترزانیمان یعنی بابەتەکە لە دەست دەرەچیتنەوەی ئیسمان لۆ ناکەن ئەوکە دنیا بە بڕیاری بایکۆتیش دەدەین. ئیتر بەردەوام دەبین تا ئەو کاتەی وەڵاممان بدەنەوە.